بینەرانی خۆشەویست و ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە دیدارێکی تر پێتان گەیشتینەوە، دیدارێکی تری وەرزشی لەگەڵ یاریزانێکی بەتوانە گۆڵپارێزێکی بەناوبانگ ئەویش کاپتن سەرنگ موحسینە. کاپتن بەخێراتن دەکەین، سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت لەگەڵ ئەوەی پشود وەرگرتووە لایەنەکەت، بەڵام پشوەکەت ماندووبوونێکی زۆری پێبەخشی. لە هەمان کاتدا لەگەڵ ئەو ماندووبوونە سوپاس دەکەین کە ئەو دەرفەتت بێمە بەخشی و لە ستۆدیۆ ئامادە بووی. بەناوی خوا زۆر سپاستان دەکەم، زۆر سپاس لەبەو دەرفەتەش، خۆشحاڵم. کاپتن دەتوانین بڵێن ژیانی ڕۆژانت لە شاری بەغدا و لەگەڵ ئەمانەی بەغدا چۆن دەگوزارێنی؟ پێشتر سەرنگ موحسین زۆربەی کاتەکانی لە هەولێر بوو، لایەنی هەولێر بوو، دەتوانین بڵێن لە ماڵ و لە عائیلە و لە کەس و کار و لە هاوزمانانی خۆی نزیک بوو، بەڵام ئێستا جیاواز لەوە دەتوانین بڵێن لە بەشێکی خانەوادەکەی دوورە لەو کەسانی کەوا پێشتر لێی نزیک بوون لەوان دوورە. دەتوانین بڵێن لە ئەمانەی بەغدا و لە شاری بەغدا چۆن ژیان دەگوزارێنی؟ سەبارەت بەو گۆڕانکاریە پێم وایە ینی بەس دەرکەمان گۆڕا، ینی ئەوەیە کە لە خانووەک چوومە خانووەکی دیکە لە ڕووی خەڵک و جەماوەرەوە دەیڵێم، یان لە ڕووی ڕاگەیاندنەوە. ئێستا کە لە شاری بەغدام هەمان من ئەو هەستەم هەیە کە لێرە بووم، ینی گرنگی ڕاگەیاندکاران بە ژیانی من، بە یاریەکانی من بە هەمان شێوەیە، یان خۆشەویستی خەڵک ینی ئەلحەمدولیلا شتەکان زۆر باش بەڕێوەدەچن. ئەوە مەبەستمەوە ینی لە دەرەوەی یانەکە توانیمە ینی لەگەر دۆخەکە ڕابێن. سەرەتا پێم وابوو کە زۆر زەحمەتە کە ئەو جێگۆڕچێ بکەن. یەکێک بووم لەوانەی کە لە سەفەرەکانیش حەزم نەدەکرد زۆر ببینینەوە، ینی هەرزوو بگەڕێنەوە شاری هەولێر. بەس ئەوەی کە بارەکەمی سوک کرد ئەو چەند هۆکارەنە کە خوددا بەمنیانی بەخشیە دوو کچەکەم و خێزانم کە هەر لە سەرەتاکانی چوونم لە بۆ بەغدا، پاشەوەی کە ماڵەکەم ڕێخست و شوقەکەم گرت لەوێ خێرا هاتن و ینی شتەکان ئاسایی بوونەوە. بەس ئەو 5-6 ڕۆژەی بیدایەتی یان زۆر زەحمەت بوو لە بۆ من، پێم وابوو کە ناتوانم ینی. بەس پاشەوەی کە ئەوان هاتن ئەلحەمدولیلا شتەکان هەرەموو ئاسایی بوونەوە، ژیانێکی زۆر ئاسایی و خۆشحاڵیشم ینی بۆ دۆخی کە تێیدامە لە شاری بەغدا. بەڵێ کاپتن، دوای ئەوەی لەگەڵ یانی هەولێر دابڕان، دەتوانین بڵێن سەرنگ بۆ ماوەیەکی کاتی لە خولی عراقیش دابڕا. چی بۆ هۆکاری ئەوەی کەوا پەیوەندی بە ئامانەی بەغداوە بکە و دواتریش ئەو قۆناغانەی بە دوادا بێتەوە سەرنگ گرنگێکی جیاوازتری پێ بدرێ، زۆر جار شاڕی کاپتنی پێ بدرێ لەو یانەیە کە یەکەم وەرزە یاری بۆ دەکاتن و کۆڵەگەی سەرەکی تیپەکەش بێ. پاشەوەی ئەو کێشە ڕوویدا لەگەڵ یانەوە هەولێر، ئیدی دەتوانم بڵێم زۆر کەس متمانێ بە من نەما، ینی لەوەی کە دووبارە بتوانم وەکو گۆڵچێک ینی چونکە زۆر قسە کرا لەوەی کە تەمەنی ئاستی ڕەنگە ڕای هەندێک خەڵکیان بەدەستینە کە بەڵێ ئەوان لەسەر حەقن و تا سەرنگ کۆتایی پێ هاتیە. بەخۆشم ینی هەندێک ڕەشبین بووم چونکە تەمەشام کرد پاشەوەی کە لەگەڵ هەولێر دابڕام و دەرگای گواستنەوەکان داخرا بوو. لەسەر ئاستی کوردستان هەندێکیانە هەبوو کە دەمویست لەوێەوە درێژە بە کاروان وەرشی بدەم، بەڵام ئەلحەمدولیلا هەرزوو بۆندێک لە دەرەوەی وڵات هات لە ئێران، سیڤیەکانمان لە بۆی نارد، شتەکان دووبارە زندی بوونەوە. بەڵام لەگەڵ یانی برایەتی بڕیار بوو یەک قۆناغ یاریان لە بۆ بکەم و قۆناغی دووەم بچمە بۆندەکەم. بەس تەمەشام کرد ئەوەی لەگەڵ یانی برایەتی لە قۆناغی یەکەم لەگەڵ دەستی کارژێڕێکی یاریزانەکان هەندەرانیان هەستم کرد شتەکان زۆر لۆ من باشترن لەوەی کە من بڕیار بدەم بچم، چونکە بەڕاستی وەکو لە سەرەتاوە باسم کرد ئەو مەسەلەی جێگۆڕچێ لەسەر من بارەش قڕز بوو. ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی کە ساڵانی زۆرش مەسەڵەن کە بۆندم لۆ دەهات و ئەوە جگەلەوەی پێم وابوو کە دەبێ خزمەت بە یانەوە هەولێر بکەم و وەفام لە بۆ ئەو یانەیە هەبیوانە. یەک لە هۆکارەکانیش دیکەش ئەوە بوو کە مەسەلەی جێگۆڕچەیەکە بوو. ئەوە بوو لەگەڵ یانەی برایەتی لە قۆناغی دوێمیش مامەوە، بەڵام پێویستم بە وەڵامەکی دیکە بوو. دەمویست بڵێم ینی ئەو بڕیارانەی لەبارەی منەوە دران هەڵە بوون. ئەلحەمدولیلا پاشەوەی کە چەندیانەیەک لە خولی عراقی
بۆندیان پێشکەشکردین پاش دیراسەکردنی مۆزوعەکە کە پرسوڕام بە زۆر خەڵک کرد. یعنی من یەک لە ساڵەکان خول تەواو بوو یعنی زێرەوانی دەویست دابەزی مەبەستم پرسوڕایەکەیە دیسان پەیوەندیم بە زۆر لە ڕاهێنەرەکان کرد لە شاری لێر مەسەڵەن ئەوەی ئێستا کە لە بیرم بی مامۆستا عەبدولقادر حوسێن کاپتن سەمیر بابۆ کاپتن عەبدوڵڵا مەحموود یانی تەلەفۆن لەویان کرد دەمەوێت بچم لە بۆ زێرەوانی گەمە بکەم و داوایان کردێ بە هەمان شێوە لە مەسەلەی چوونیشم لە بۆ ینی ئەمانەی بەغدا پاش نوێژویست و خوازی استخارە ینی پرسم بە ئەوانیش کەش کرد مەسەڵەن چ شوێنێک لە بۆ من گونجاوە چونکە دەمەوێت بەر لەوەی کە هەنگاوەک بنێم و هەڵە بم پێشتر ینی دیراسی مۆزوعەکە بکەین ینی تەمەشام کرد هەموو دۆخەکەی کە ئەمن مەبەستمە لە ینی ئەمانە گونجاوە ئەوە بوو کە چوم بۆندم لەگەڵیان واژوو کرد و ئەلحەمدولیلا ئەوەی کە ئەمە دەمانویست یا ئەوەی کە ئەندامەکی ناو خانەوادەکەی من دەیویست پێی گەیشتین ئەوەی شەوە بوو کە بەڵێ ئەمن هێشتا ماوم هێشتا دەتوانم پارێزگاری لە گۆڵەکەم بکەم بەو شێوەیەکە بە خۆم دەمێ کاپتن ئاماژەت بۆ کردکەوە نێژی استخارەت بۆ ئەنجام دەکەوە ڕۆلەویانێ بکەیت لە ژیانت دەتوانین بڵین چەند جار نێژی استخارەت بۆ چ قۆناغێکی ژیان کردووە لە کامیان دڵت بۆی چوو لە کامیان خوای گەورەوەی بۆ نەکردیە کەوا ببێتە ئامانجی ژیان تو لێەوە بەردەوامی پێ بێت ئەمن لە خانەوادەیەکی زۆر پابند بەدین گەورە بووینە سەری دیبرام ئێستاش کە پێش نوێژە و ینی قورئان خوێنەوانێ ئەمیش پێکەوە ینی کە چوینە مزگەوت پاشەوەی کە پشووی پاش قوتابخانەکان هەبوو یان ئەمن مەسەڵەن دەمتوانی پاش ئیش بچمەوێندەر ئیدی لەوێەوە ینی ئەو بنەچانەمان وەرگرت ینی کە پێویست بوو لە سەرمان ینی یەک لەوانە ئەوە بوو کە لە بۆ ئەمن ینی ئێستاشی لەگەڵ بێ ئەنێ ئەو کاتی بە منیان دەگوت مامۆستاکەم دەیگوت لە بۆ کڕینی پێنووسەکیش ئاساییەگە نێژی استخارە بکەیت ینی باماشەوە ئەو شتەشم لەگەڵ یانەی ئەمانەش کرد و لەگەڵ یانەی زێرەوانیش و لەگەڵ یانەی برایەتیش و یان لە مەسەلەی هاوسەرگیریان لە هەر شتێکی دیکە چونکە تو کەسێک دەکەی بە وەچیلی کارەکانی خۆت کە وەچیلی وەچیلەکانی دنیاە ئیدی ئەلحەمدولیلا ینی زەرەرم نەکردێت تا ئێستا ئەوەندەیم کە دەماشمەوە لە یانەوە شێولێر بە هەمان شێوە ینی ئەو کارم تەرەک نەدەکرد ینی هەمیشە بەردەوام بووم پێم وایە ئەوە اختیاری دروستە ینی چونکە ئەو شتەکانی لێ دیارە ئەو پشتی پەردە دەبینی ئەو دەزانێت چی باش و خراپە ینی ئەگەر لێمی دەپرسی سەرەتا کە لە هەولێر دابڕام ینی ئیدی بەرچاوم تاریک بوو چونکە ژیان و خانەوادە و برادەر و هەموو کاتەکانم بەخشی بوو بەو یانەیە پێم وا بێدی تەواو ینی هەموو شتە کۆتایی پێهات زۆر ڕقم لەو ڕۆژانە دەبەوە کە پاشەوەی کە کێشەکە ڕوویدا بەڵام نەشمەزانی خێر لەوەدایە کە من ئەوڕۆکە لەگەڵ ینی ئەمانەی بەغدا ینی بازنەی ناساندنی من یا بازنەی باشبوونی من لە ناو گۆڵەکە فراوانتر بوو کە سەرتاسەری عێراقی گرتووە ڕاستە جاران لەسەر ئاستی عێراق مەسەلەنە من گۆڵچێتیم دەکرد ئێستش کە لە ینی ئەمانم دووبارەکردنەوەی ئەو ڕۆژانە بوو کە لەگەڵ هەولێر دەم کرد ینی مەسەلەی گۆڵخاوێنی مەسەلەی کەم دۆڕان مەسەلەی باشبوون سیفکردن لە ناو گۆڵەکە بەڵام ئەوڕۆ لەوێ دەنگدانەوەی زیاترە ینی ڕاگەیاندنی عێراقی زیاتر تێشک دەخاتە سەرەوە شتە ئیدی پێم وابوو کە ئەو شتە مەسەڵەن خەمەکی گەورە بەس نەمەزانی کە خێر لەوەدا بوو کە دەبوو ئەو خەمە ڕوودا یانی ئەو دوورخستنەوە ڕوودا بەڵێ کاپتن هەروەکو دەزانین وەکو گۆڵپارێز لە مۆرزە زۆرترین کنیشیت لە خولی نایبی عێراق بووە وەکو گۆڵپارێز نەک وەکو یانە بەهۆی ئەوەی کەوە لە یانەکانی تر چەندین گۆڵپارێزیان هەیە بۆ ئەوەی ئەگەر گۆڵپارێزێک خراپ بوو ئاستی گۆڵپارێزشتر یاری بکە بەڵام ئەوەی دەبینی لە ئەمانەی بەغدا زۆربەی کاتەکان هەر خۆت گۆڵپارێز سەرەکی بووی چێ هۆکاری ئەوە بووکەوە سەرنگ بەو ئاستە بە دیارکەوێ ئەو فاکتەرانی لە پشتی تۆ بوون و خودی خۆشت تا چەند خۆت بۆ ئەو ماندوو کردتاوە بگەی ئەو قۆناغا مەسلەی ئەو کلێنشیتانە ئەمن لە خولی کوردستانیش پێشەوەی کە خولەکە بوەستی و یانێ وەرشی برایەتی کە خەریک بوو لە بەدەستێنانی نازناوەکە کە ئەم لەگەڵیان بوو کلێنشێت هەبوو لە یانەوە شێولێژ باماشەوە کە ژمارە پێوانەیەکە ئێستاش لەگەڵ یانی ئەمانی بەغدا تەبان ئەوانە
هەوڵی لە بۆ دەدەم وەکو ئینسان کەسانێک وەکو هۆکار یارمەتین دەدەن هۆکارن لۆی کە بگەمەوە ینی شتەکە بڵێم بە تاکە کەسی نییە تا بەشان و باڵی خۆمدا بڵێم ئەوە ئەمن بووم نا بەڵام هەوڵ و مادبوونی خۆش هەوڵی مادبوونی خۆشتا بڵێ مەسلەی هەندێکیانە هەیە ئێستا کنیشتی زیاترە لە یانێ ئەمانە لەوانێ سێز دەبی ئیمە دەیە دوازدە دەبی بەڵام ئەمن وەکو تاکە کەس ئەوە ینی ئەو یانانەی کە لەمە زیاترن بە تەنیا گۆڵچێک گەمەیان نەکردیانی دوو گۆڵچی ڕوویدا سێ گۆڵچیشیانی گەمەیان کرد لە جامیش لە هەردوو یاری کە ئەنجامدا گۆڵ لێ تۆمار نەکرا بڵێ لە هەتا لە یاری یەکەم لە لێدانێک لاکەرەوەکانش سەرکەوتوو بووی بەڵام لە یاری دووەم ئیدی مۆفەق نەبووم بەرامبەر شورتە ئیدی مەسەلەن جێم لێ دەبیتەوە کە باسی ئەو شتانە دەکرێت ئەوە وەکو ڕوونکردنەوەک بوو هۆکارەکانی پشت ئەوە جگەلەوەی کە کۆڵەگەی سەرەکی ئەو مەسەلەیە مەشقە پابند بوونە بە مەشق هەمیشە دەڵێم ینی کە ئامۆژگاری گۆڵچێکیش دەکەم کە داوام لێ دەکات لە نامەکی تایبەت لە فەیسبووک یان لە ئینستاگرام یان لە هەر شوێنێکی دیکە پێی دەڵێم مەشقت وەکو یەکێک لە ئەندامەکانی خێزانەکەی خۆت خۆش بێ ئەگەر ڕۆژێک نەدیت پەرۆشی بی یان دوور بوو پەیوەندی پێوە بکەی ینی بەو شێوەیە من مامەڵە لەگەر مەشقەکەم پاش مەشق ئەوەی کە سەرپەرشتیت دەکات بۆ نمونە مەسەلەن ئێستا ڕاهێنەری من ڕاهێنەری گۆڵچیان کاپتن هەیثەم خەلیل کە ساڵانێک لە هەولێر یاری کردیەوە و خەڵکی خۆمان پێی ئاشنایە دەتوانم بڵێم ئەوەندە مامەڵەکەی دروستە یعنی مامەڵەی لە گۆڵچێتی و ڕاهێنەری گۆڵچێتیەکان تێپەڕی کردیە ئەوە شتێکی زۆر دروستە لە بۆ ئەوڕۆ کە ڕاهێنەر برادری یاریزانەکەبی دەکرێت لەگەڵ هەندێک یاریزان ئەو مامەڵەیە نەکەی ڕەنگە بگاتە ئاستیەوەی کە یاریزانەکە سنوور بەزێنی پاشەوەی کە دەبینی چەند ئەتوو لە بۆی دەکرێەوە بەڵام هەست دەکەم ئەو دەزانیتن بەرامبەر چێ ئەو جۆرە مامەڵەیە دەکات کە برادرە پاشەوان ئەو یاریزانانەی لە پێش من وەرزش یاریەکی بە کۆمەڵە ینی کە دەڵێن کلین شتێکی کرد سەرهەنگ ڕەنگە بۆ مانشێتە بنووسێت بەڵام ئەگەر بێ لەمنی بپرسی دەڵێم ئێمە کردمان مەسەلەن ئەمنم و یاریزانەکانی پێش من و پیلانی ڕاهێنەریشن مەسەلەن دەستی ڕاهێنەران کە بە چ شێوازێک یاری دەکات بەس ئەوەی کە ئەو ڕۆکە لە خولی عراقی زەق بوویتەوە زیاتر باسی کلێنشتی منە ئەوەیە کە من لە یاریەکان تۆپم گەلێک زۆر لە بۆ دێتن ینی سەیڤم زۆرە لە یاریەکان ینی دەتوانم بڵێم لەوەدا خەڵک پێیان وایە کە وشەی ئێمە لادەن و من بڵێن من یان بڵێن ئەو بەتەنیە کاپتن یاری قۆتزەویە بە تایبەت زۆری هەبوو چی تێ لەسەر ئەو یاریەکەوە ینی قۆتزەویە نەیتوانی بە و هەموو گەورەی خۆی گۆڵ لێ تۆمارکە و لە هێرشێکی هەڵگەڕاوەش گۆڵێکتان تۆمار کرد و یاریەکەتان بردەوە ئەو یاریە کاردانەوەیەکی یەکجار زۆری هەبوو لەسەر ڕاگەیاندنی عراق و لە ڕاگەیاندنی کوردستانیشکەوە سەرنگ بە ناوێکی گەورەوە بیرە ڕەنگە یەکەم جار باسی کەم لەو بەرنامەیە ینی مەجال نەبووە لە شوێنی دیکە باسی کەم یان کەسە گەو پرسیاری نەکردیە ناوم لەو یاریانە ناوی یاری تۆڵە پاشەوەی کە یاری پێشوو کە لەگەڵ هەولێر بووم لەگەڵ زەوی ئەنجامەکەمان بە شێوەیەکی باش نەبوو یعنی لە ڕۆژی خۆمان نەبووین بە هەمان شێوە لەگەڵ تەڵەبەش کە لێمان بردنەوە ناڵێم ڕق فەرامۆش بکرێ ینی زاروێ ڕق دەبتە وزەیەک لەوەی کە ئەتوو بەرپەرسی ئەو شتە بدەیەوە کە ئەزیەتی دای ئیدی ئەو ڕقم هەر لە دڵ بوو کە کۆتای یاریم لەگەڵ تەڵەبە کە لە ئەمانە نەبوو مەسەن لەگەڵ هەولێرم یان لەگەڵ زەویە ینی شتەکە مەسەلە هێلکاریەکمان لە بۆ شتەکە کرد بوو لێشتی ناشارمەوە ئەو یاریانەی کە قوڕسترن ئۆتۆماتیکیان ئەتوو زیاتر خۆتمادی دەکەی ئەو چەند ڕۆژێک کە هێشتا نەگەیشتی یاریەکە هەرچەندە ئەمن پێم وایە لەو شتەدا هەڵەمە ئەمن دەبی سەرجەمیانەکان بە یەک چاو تەمەشاکەی لۆی کە ئاستەکی باش پێشکەش بکەیت ینی سوک سەرنجی یانەکان نەدەین چونکە ڕەنگە تووشی مفاجعەکە گەورەت بکە ئیدی ئامادەکاریەکان هێلکاریەکان یان لە ئەسنای یاریەکەش تەرکیزێکی باش دەداتێ ئەو یاریانەی کە زۆر قورسن و کە جەماوەریەوەوانەیە ئەمن زیاتر حەز لەو زۆر یاریانان دەکەم چونکە بە ئاگاتری و لەسەروی هەمووشیانەوە تەوفیقی خوای گەورەیە کە لە زۆر لە هێرشەکان ینی موفق بووم
الحەمدوللا کاپتن لەو یاریەوە خەڵکێکی زۆر شایەدی بۆ ئەوەدا کەوا سەرنگ پێویستە جارێشتر بگەڕێتەوە بۆ هەڵبژاردەی عێراق لای تۆش ئەو هەستە دروست بوو کەوا ئێستا کاتیەوەیە کەوا سەرنگ بگەڕێتەوە هەڵبژاردەی عێراق و ئەگەر بە گۆڵپارێزی سەرەکیش نەبێت لە سەرەتاوە هەر وەکو گۆڵپارێزی دەگەکان یاخود لە پێکاتەی هەڵبژاردەی عێراق ببیندرێتن یان هەستت بەو غەدرە نەکردووە ئەوەی کە ناوی یاریزانە ڕاگەاندرە ناوی سەرنجی تێدا نەبوو ئەو دۆخی من ئێستا تێدامە الحەمدوللا بە قەرەبووی قەدەری دەزانم ینی پاشەوەی کە مەسەڵەن خەڵکی کە هاندەری تو بووە یان هەتا ڕوویدا کەسێکی ناو خانەوە دەکەشت بڵێ ئێدەتەوە بەسە بێ بەو شێوەیە مەسەڵەن بە ئاستێک دەرکەوی ئیدی هاندەرانی جەویە زەوڕا تەڵەبە یانەکانی دیکەش کۆک بن لەسەر ئەوەی کە بڵێن بڵێ ئەوە شایانیوێ بچێتە هەڵبژاردەی عێراق زۆر دڵخۆشم ینی بەو شتە ینی بانگێژ نەکردنم خەمەکی گەورەیە پرسیارەکی گەورەشە کە لە دوی وەڵامەکەی دەگەڕم لەبەر بانگێژ ناکرێم بەس مادەم لە دڵی ئەو کەسانە ئەو وەرزش دۆستانە ئەو هاندەرانە بە شایانی ئەوم دەزانین کە لە ڕێزی هەڵبژاردەکە بمیانەوە هەندێک لە خەمەکەت سوک دەکاتن بەڵێ کاپتن هەروەکو خۆت باست کرد بەشێک لە گۆڵپارێزەکان لە یاریزانەکان کە نامەی تایبەتت بۆ دەنێرن دەیانەوێت بە هەمان ڕێچکەی سەرنگدا بڕۆن چ ئامۆژگاریەکت هەیە بۆیان لە ژیانی ڕۆژانەیاندا چی بکەن لە چیەوە دەست پێ بکەن تاوەکو بە تایبەتی و گۆڵپارێزانێک کە لە ئاستی تازە پێگەیشتوان ئاستی تەمەنەکانن لاوان تاوەکو سوود لە ئەزمموی تۆ وەربگرن و لە ڕۆژێک لە ڕۆژان بگەنە سەرسەکۆی نازناوەکان بگەنە قیمەی ئاستیان خۆی بتەوێ هەر یاریزانێک دروستکەیان ئەم لەو بیئەی کە ئەمن تێدامە سێ خاڵە چار نییە دووش نییە یەکەمیانەوەیە کە ڕەوشت مەسەلەی ڕەوشت دەتگەێنتە زۆر شوێن جاروێ ئاستی شت بە وەکو پێویست نیە بەڵام کە دەکەوتە مقارنی نێوان دوو کەس ڕاهێنەرەکە دەڵێ ئەمن ئەو یاریزانە دەتوانم ینی سوودی لێ بینم دووەمیان جێڕایەلیە جێڕایەلی ڕاهێنەرەکە سەرپەرشتیارێت ینی هەر کەسەکەیان لەویانەیە سێمیان مەشقە ینی ئەو سێشتە ئەو هۆکارانەنە کە ینی دەتوانی پێت بگەین ینی ڕەنگە خەڵکی دیکە هەبی پەنا لە بۆ هۆکاری دیکە ببە ئەوەیە کە نێوانی لەگەڵ ئەو خۆشەکە یانیش مەسەلەن مەسەلەی واستەی تێدا دەکەوی یانیش ینی زۆر ڕێگەی دیکە هەیە بەڵام ئەو سێ خاڵەی کە ئەگەر چی ڕەنگە درەنجش بگەی بەڵام دەگەی ئامانجەکەی خۆت ئەوی شەوەیە کە باسم کردیانی ئەمن ئەو سێشتە زۆر زەق دەکەمەوە لە ژیانی خۆم کاپتن لە ڕۆژێکی ئاسایی لە شاری بەغدا با بڵێن مەشقتە بێتن ئەو ڕۆژە دەتوانین بڵێن لە بەیانیەوە تا شەو سەرنگ چۆن گوزەر دەکاتن چ کاتێک هەڵدەستێن شێوازی ناخواردن و وەروە چون بۆ مەشقەکانی پاش مەشقەکان چی دەکا کاتی خەوی چۆن ئەو کاتە ڕێک دەخەی وڵا ئێستا لەبەرەوەی کچەکەم سات کە لە قوتابخانەکەی بوویتە ئۆنلاین ینی درەنگ دەخەوی ڕێسەی کچیشم بە هەمان شێوە ینی چونکە پێکەوەینە ینی خەوەکانمان هەندێک تاخیر بووە مەسەلەی ینی زوو ناخۆین ئەو کە پێشتر لە قوتابخانە بوو مەسەلەن ئەو دەچوو دەنووستم ماڵەکە کشما دەبوو ئەمەش بە هەمان شێوە بەڵام ئێستا خەوەکانم هەندێک تاخیرە مەسەلەی هەستانەکەش ینی لە بۆ نانی بەیانی هەردەستین چونکە پێم فەرزە نانی بەیانی یەکەکە لە هەر شتە گرنگەکان ئیدی پاشەوەی کە نانی ڕۆژ دەخۆی و ئامادەکاری دەکەم وەک هەمیشە کە دەڵێم وەک هەمیشە ینی پیشەی لە منداڵیەوە تا ئەوڕۆکە پێش هەموو یاریزانەکان دەچم ینی سەعاتێک و نیو سەعاتێک پێش یاریزانەکان دەچم شوقەکەی من لە بۆ حەدیقەی ینی ئەگەر خەڵک شارەزای بەغدا لە ساڵحیە لەگەڵ حەدیقەی زەوڕا ینی تەنیژەکەن یان ئەگەر بە پێیان بچم 5 دقیقە بەڵام سەعاتێک زووتر دەڕۆم ئیدیەوە لە هۆڵی ئاسن یان هەر شتێکی دیکە هەبی کە دەیکەم مەشقەکەی خۆم دەکەم و پاش یاریزانەکانیش کۆتا یاریزانم کە دیسان دەستمەوە ماڵێ ئیدی ئەگەر دەرچوونەک هەبی لەگەڵ ماڵیان منداڵەکان داوا بکەن یان خێزانم دەردەچین چونکە بەغدا بەو شێوەیە نییە کە
خەڵک تێگەیشتر کە شارێکی نائارامە و پڕکێشەیە ڕەنگە چونکە خەڵک لە ڕێگەی ڕاگەیاندنەوە دەبینی ڕاگەیاندنیش تیشک دەخاتە ئەو شوێنێک کە کێشەی لێیە نایە دیوەکەی دیکەت پێ پیشاندا کە خەڵک زۆر ئاسایی ژیانی خۆیان دەکەن ئیدی ئەمە لە دیوەکەی دیکە مەسەن ژیانێکی زۆر ئاسایی ئەگەر مۆڵە ئەگەر بازار ئەگەر هەر شوێنێکی دیکەیان باخچەکەیان شوێنێکی دیکێ دەچین ئیدی ڕۆژەکانیانی بەو شێوەیە کاتن لەسەر قسانت پرسیارێکم بۆ دروست بوو نێوبانک تا چەند کاریگەری لەسەر ژیانت دەبێتن یعنی ئێستا خەڵکێکی زۆر شایدی بۆ دەداتن کەەوە لە یاریزانە بەناوبانکان ئەوانەی کە لە ئێستاشەوە بەردەوامن لە یاریکردن ڕەنگە سەرنج موحسین لەسەرەوەی هەمووان بێتن و ڕەنگە ڕۆژانە خەڵکێکی زۆریش سەرنجی لەسەر پۆستەکانت بێ لەسەر ستۆریەکانت بێ تا چەند ئەم نێوبانگە کاریگەری لەسەر ژیانی ئاساییتە بووە ئەم بەس یەک ڕاستکردنەوە لۆ تو مەسەن لە مەوزوعی کە مەسەن سەرنگ لەسەر ئەم پێم وایە کە بە قسەی خەڵک مەبەستم لە ژیانی وەرزشی خۆشمان مەسەن زۆر گۆڵچێ بوو لەم باشتر یانێ من باشترینەکە نەبووم تەنیا من ڕەنگە بەرگەی هەندێک شتم گەر ڕەنگە تەحملی زیاترم هەبێت ڕەنگە توانیم قوربانی زیاتر بدەم ئەگەرنا وەکو پێکهاتە وەکو مەسلەی ینی مواسەفاتی گۆڵچێتی وەرە لە هەموو گۆڵچیانی لەگەڵ یان بوومیان ئەوانەی کە لە شاری هەولێر بوون ماشەڵڵایان دەیانێ من یەک لەوانە بووم بەخۆم زۆر زار سەرسام بووم بە گۆڵچێکی دیکە ینی کە لە خوری کوردستان بووە و پێشم گوتۆ چونکە من نامەوێت سڵ لەوە بکەینەوە کە ئەتوو بێژارێکی باشی پێشکەشکارێکی باشی قوتی مەدەوە بیڵێ ڕەنگە ئەوە ببتە وزەیەک لەوەی ئەو زیاتر خۆیمان دیکە ئیدی ینی دەڵێم دۆخ ڕەنگە یان تەوفیق هەندێک دەوری بینی لەوەی کە ئەمن تەمەند درێژتر بمیان خولی زۆر ببینم یان بەرەو باشتر بچم بەس لە بۆ ئەوە بوو وەکو مەسلەی کە خەڵکیش یعنی ئێستا کە لە شاری بەغدامە مەسەلەن کە دەچمە بازاڕێن یەک لەو زارانە کە پاش یاریەکەی زەویە بوو ئەو یانانەی کە کاریان لەگەڵ زەویە هەیە مەسەلەن فەریق جەماعەتەکە مەسەلەن زەوڕایانێ هەندێکی کە ئەتوو دەبینی ینی دێ باوەشەی ئەوەندە توندت لێ دەدا قوربانت بم دەستت خۆشبی ئاوات لەوان کرد کە نەتێش گۆڵ بکەن کە نەتێش سێخاڵ یارەکە بەدەستبین ینی زۆر پەرۆشن لە بۆ ینی لە سەرەتای بەرنامەکە گوتم ینی تەنیا دەرکەمان گۆڕی پەرۆشیەکە بە هەمان شێوەیە هەتا هەیەک لەو جارانەی کە دەهاتمەوە ئەمە سێخاڵ ماهینایە لە شوقەکەم لە دەرگای شوقەکەم ئیدی ئەو دەرگاوانە کە دەستخۆشی لێمە کریان کچەکەم یەک لە ڕۆژەکان پێویست بەوە بوو کە لەگەڵی بچمە قوتابخانە مامۆستای قوتابخانە معاونەوەوانە بە هەمان شێوە ینی کەشەشی زۆر خۆشە ینی لەوێ کە خەڵک بەو شێوەیە سڵ لە وتنی ئەوەی کە پێویستە بوترێ ناکاتەوە کاپتن هەست بەوە دەکەی لە بەغدا بە چاوێکی گرنگی زیاترەوە سەیری وەرزش دەکرێت ئەوەی کەوا لە هەولێر ڕوودەداتن وەڵاهی نازانم ڕەنگە خەڵک وا بیرکاتەوە کە من خەریکم لە لەوانەی خۆمانەدەم بەس لەوێ کەشەکە زۆر جیاوازترە ینی خەڵکەکە ینی زۆر تێکەڵترە لەگەر یاریزان ینی یاریزان لەوێ دۆخەکی دیکەی هەیە و بە چاوەکی زۆر سیر لەلایەن بەرپرسانەوە سەروەتەکی نیشتیمانی سیر دەکرێن ینی ئەگەر هەڵەیەکی لە یاریزانەکان هەبی ینی لە بۆی چا دەکەنەوە لێ ناگرن و یاریزانە بەلا ڕێدا بڕۆ بەڵام لێرە بەداخۆ ینی ڕەنگە هەمامی بەرپرسی وەرزشی کە بە هەمان شێوە بەو چاوە تەمەشاتکە کە ئەتوو سەروەتەکی نیشتیمانی بەڵام ئەوێ جیاوازترە ینی دووبارە دەیڵم بەداخەوە چونکە ئەمن ئەوڕۆکە ڕەنگە باجی هەندێک قسەکە حەقە بیدەی بەڵام ئەوە واقعەکەیە ینی ئێستا من لێوێن دەر پێ دەڵم ینی ئێستا تێدەگەم کە ئەمە لە کوردستان وەرزشمان نەدەکرد یعنی ئەمن ئەوەندە ساڵی کە لێرە وەرزشم دەکرد ینی بە دڵ و دەروونەکی ئەوەندە ناخۆشەوە کردیتمە بە زەختەکی دەرونی ئەوەندە ناخۆشەوە کردیتم کە زۆر زەحمەت بوو ینی جارەوە بووە کە لە مەسەلەی بووند پێم گوترا ینی ئەوە بۆندەکەت ئەوەندەی ئەگەر ناوتە دەرکەکرێتەوە ناخۆشترین قسەکە بە یاریزانی کورد بگوترێ ئەوەیە کە ئەگەر ڕازی ئەگەناوە دەرکەکرێتەوە گەمەت سەرچینی ڕاهێنەرە دادەنیشێنیان ئەگەر ڕازینەوە دەرکەکرێتەوە دەرکەکرێت ینی هیوادارم ئەو مۆزوع ینی چیدی بە یاریزانان نەگوترێتەوە چونکە کە یاریزان دێ ئەمە بنێت تحتێکی وامان نییە کە یاریزانمان دروست کردبی لەسەر ئاستی بەهارەکەی خۆی دێهاتیە
کە بەهرەی هەیە لۆ بەهرەی یاریزانانی دەرەوە کە لە بواری وەرزش بەرەو پێشچوونە نیعمەتە بەسەریانەوە لۆ بەهرەکەی من بەڵایە بەسەرمەوە من ناتوانم بەهۆی بەهرەکەمەوە داوای شتەشی زیاتر بکەم بەهۆی بەهرەکەمەوە مەسەلەن ساڵانێکی دوور و درێژە ناوەرشەکە بم. یاریزانی کورد یعنی زۆر غەریب دەژی کە تازەیە دەڵێن حەقی گەمەت نییە جارێ سەرەکی گەمە بکەیت جارێک گەنجی کاتێکیش دەبتە سەرەکی دەڵێن ئەرە پیر وی واز نانی ینی لە ژیانەشی زۆر ناخۆشدا هەیە ئەمە ئەگەر بێن ئەتوش وەکو مەسەلەن ڕاگەیاندکاری وەرزشی بپرسی بزانە لەو وڵاتانە ینی ئەو شتە هەیە ئایا ئەوەندە مەسەلەی تەمەن زەق دەکرێتەوە نا کە بچووکی بەڵام حەقی گەمەت هەیە وەرە کە گەورەی بەڵام ئەدایکی باش پێشکەش دەکەیت بمینێ هەر لەسەر قسەوت ئەگەر واقعک باس بکەین من زۆر ینی زۆربەی هەرە زۆری یارزانانی کورد ئاماژێت بە خاڵێکی زۆر باشدا ئەو کێشەیان هەیە بەڵام زۆر جارکەوە کوڕاگەاندکارێک دەمانێت قسەی لەگەڵ بکەین ئەو حقیقەتە بگەێنێتن لە بارودۆخی خۆی دەترسێتن لەبەرەوەیکەوە دەچێت ینی تۆڵەی لێ بکرێتەوە لەلایەن کارجێڕیانەکان و ئەگەرنا ئەوەی ئێمە قسەمان لەگەڵ کردو زۆربەی یارزانان لەو معاناتە دەژین کە خۆت باست کرد لە لێبڕینی گرێبەستەکەی بێ موچەکەی بێ دوورخستنەوەی بێتن بەهۆی ئەوەی کەوا کارجێڕیانەکانیش ماوەی چەندین ساڵە لە شوێنی خۆیان ماونەتەوە هەمان کێشە دووبارە ویستمە شتە بڵێم ئەو شتە مەسلەی کە یاریزان لە خزمەتی دەستەی کارجێڕی کە خۆی دەبوو پێچەوانەبی دەستەی کارجێڕی لە خزمەت یاریزانبی بەس یەک قەوس ئەمە باسی هەموویانەکان ناکەین زۆریانە هەیە نمونەیە هۆکارەکە ئەوەیە سیستەمەک نییە کە ئەوانە 4 ساڵ جارێک بگۆڕدرێن یان 8 ساڵ یان دوو هەڵبژاردن بگۆڕدرێن هەر ئەوە ئیدی کە هەر ئەوە لێرە کێشەکانی دروست کردیە بەوەی کە یاریزان دەڵێ ئەمن لە بۆ چەندین ساڵی دیکە هەر ئەوانەنە ئیدی بە هەر ناخۆم بگونجێنم لەم تێدەگەی یانی من ساڵانەکە بوو دەیان گوت لۆ هەتا لەوێ بووی قسە نەدەکرێت ئێستا کە لەگەوان دابڕای ئیدی چووی قسەت کرد و ئەوەت کرد کاکەمە کە لەوێ بووین زۆر جار ناحەقیمان دەدیت و مراکێک چاوپۆشیمان دەخوارد لەم تێدەگەی لەوەی کە ئەتوو ئیدی تازە ئەتوو هەر ئەوەیە ئەو یانەیە مەسەلەن بەشداری خولی عراقی دەکایە بڵێ قسەشت بکرد بە ینی ئەتوو دەتوانی مەسەلەن ئەو شتانەی لە دڵتە لە بن سەقفیانەکە قسەیان لەگەڵ بکەیت بەڵام کە ئەو ڕۆکە ئەمن چوویمە دەرێ ئەو دەرگایانەی بەڕێوبەرەکانی ئەو یانەیەم لێ داخرایە ناتوانم لە بن سەقفی ئەو یانەیە قسە بکەم بێشک ینی معاناتەکەت هەیە باسیەکەی بەس لێرە پێویستە وەرزش بە سیستەم بکرێت ینی حکوومەت ئەوەندە وەرزش فەرامۆش نەکە ئاخر یەکێک لە هۆکارەکانی ناساندنی میلەتان بە جیهان وەرزشە ئیدی حکوومەت پێویستە ئەو ڕۆکە لەسەری کە وەرزش بە سیستەم بکاتەوە با کۆپی پێستی ئەو وڵاتانی دیکە بین کە ئایا ئەوان چۆن توانیتیان لە ڕووی وەرزشەوە بەو شێوێ بگەین کاتێک تو وەرزشت بە سیستەم کرد ئیدی ئەو کێشانە هەموو چارەسەر دەبن یاریزان ئەو دۆخەی ئۆتۆماتیکیان چادەبی چونکە ئەو کەسەی کە دێتن 4 ساڵی لە پێشە هەموو هەوڵک دەدا هەموو شتێک دەکا کە چۆن ئەو یانەی بەرەو پێش ببە خزمەتی یاریزانەکە دەکات بەڵێ کاپتن لەو ماوەی کە لە یانەی ئەمانەی بەغدا یاریت کرد چەند یانە پەیوەندیان پێوە کردی تاوەکو گرێبەست لەگەڵ ئەنجامدەن ئەوەی کەوە بە ئێمە گەیشتەوە کوڕاگەیاندنەکان ڕەنگە زۆربەی لێدوانەکان و کاردانەوەکانی حوسێن ئەنکوشی زوو بەڕاگەیاندنەکانگە بەهۆی ئەوەی سەرکێشی دەکات لە کارەکانی ئەومان پێگەیشتەوە پەیوەندی بەسەرنگ کردووە ئایا پەیوەندەکەی ئەو چۆن بووەروە چیانێشتر پەیوەندی بەسەرنگەوە کرد تاوەکو لە داهاتوودا درێسێ و یانەیە پۆشێ نێوانی هەردوو قۆناغەکە نزیک دەبەوە ینی دەرگای گواستنەوە دەکراوە ئیدی پێم گوترا پەیوەندیان کرد دوویانە بەڵام یەک لەوانە کە یانەی دیوانیە بوو خودی خۆی پەیوەندی پێمەوە کرد کە پێم وابوو شتەکە ڕەواژ نەبوو چونکە تو وەچی لە عمالت هەیە دەتوانێت قسە لەگەڵ بکەوانە پێم گوت کە هەرچیەکە دویست یان بەتەمای چمە مەسەلەن هەندێک یاریزان هەیە دەیانهینم و خەریکم تیپەکە کاملەکەم حەزەکەم بێ ئەمەش گوتم دەتوانین لەگەڵ یانەکەم قسە بکەیت چونکە من بۆندم واژوو کردو لەگەڵ ینی مەبدەئیە ناکرێ ئەوە بکەم ئیدەوە بوو قسەی لەگەڵ یانەکە کردووە و 2000 شتەکە ڕێک نەکەوت و
لە پەیوەندێکی دیکە پێم گوت باش هەر نەبا لە بۆ ساڵی دادێ ئەگەر دنیا بوو قسەی تێدا دەکەینەوە. بەڵێ کاپتن ڕووداوێکت بەبیر بێنمەوە ڕەنگە بۆ تۆ تۆزێک ناخۆش بێ لەو کاتە بەڵام وەکو ئێستا ئەوەی سەیری دەکەین ڕەنگە شتێکی خۆش تێدا بێ. مەڕوان حوسێن لە یاریەکەم کە ئێوە ڕوبەڕووی شورتە بوونەوە لەسەر دەستی سەرنگ تووشی پێکان هات و لەو یاریش ئەگەر هەڵە نەبم کارتی سوورت بەڕوبەرز کراوە کارتی زرد. مەڕوان لەو یاریە تووشی پێکان هات دوای ماوەیەکی درێژ کە گەڕایەوە جارێشتر ڕوبەڕووی ئەمانەی بەغدا بوویەوە هەر لە یاریەکەیەوە تووشی پێکان هات بەڵام من جارە خۆشبەختانە لەسەر دەستی سەرنگ موحسین نەبوو. ئەو لە یاریەکەی خولی عراقیش دووبارە کە تۆ بەرامبەرم و هاتە ناو هێڵی سزاش داوای لێم کرد گوتی زۆر ئاگات لێم بی بەڵام دێ من ینی سروشتی خۆمە چونکە لە تۆپە عالیەکان زۆر دێمە دەرێ مەسەلەن من ئەوەندە دەبینم کە ئۆتۆپە دێتە دەرێ زوو دیراسی دەکەم ئایا بیگرمەوەیان بۆ کەس لێدەم چەندی جەم پێویستە یانی ئەو شتانە هەموو لە حەزاتە ئیدێ من نازانم ئەوانەی دیکە یاریزانی خۆمە چێ یاریزانەکەی خۆم لێم تێدەگا کە دەڵێم گۆڵی ئەو دەکشێتەوە یەک لە یارزانەکانمان پاش گۆڵی من یەکسەر دەستە ناوەندی گۆڵ بەس نازانم ئیوان چێ دێ ئیدی کە ئەو داوایەشی لێم کرد پێکەنیم یانی نەمزانین چ بڵێم باشە ئاگام لێت دەبێ بێ وەرە گۆڵ کە یاریەکە بە خێر و سەلامەت ڕۆیشت ئەوە یاری دووەم بەڵام ئەوەی ئەو جارە کە جام بوو پێش ئەوەی مەڕوان ئێرەی بشتێ یەک دوو حالەت هەبوو نەدەگەڕاوە ینی ئەو یەکی لە یارزانانەیە زۆر ینی ئەو شتەی هەیە ینی ئەو کێشەی هەیە هەندێک شت هەیە دەبی سڵێکەوە ینی کە دەبینی گۆڵچێک لە بۆ دێ ئینفرادە دەبێ حیسابی بکەی کە گۆڵچیەکان کە چەند سەر شێشتانە دێن لە بۆ ئۆتۆپانێک کە هەموو هەدەفیان تۆپەکە بگرنەوە کێشە نیە کود لێ دەدەن کە بە خۆم یەکەکەم لەوانە کاتن هەر لەسەر ئەو بابەتەی میشە لە یاری کە پومشکای بەدەستی گۆڵچی گۆڵچیەکان کێشەنە بەڕاستی بەتایبەتی ئەو کاتانێک کە گۆتی گۆڵی هاتە دەرێ دەبێ و یاریزانە بەهەر شێوەیەک بخۆی قوتارکە بڵێ و هەر احتیکاکە چش دروست بی لە پێنا لە بەرژەوەندی گۆڵچەکەیە ئیدی بەڕاستی زۆر بەداخبووم یعنی الحەمدولیلا قەدەری خۆیە بەس یعنی فکرمە کردەوە باشە یعنی لۆ ئیلها لە گەمەیمە یعنی مە تیپەکەشمان بۆ شێوێ نیە بڵێم خراپ لە یاریزانداوانە بەس ئەو حالەتەی مەڕوانی ینی زۆر سەری زۆر بە قووەت ڕاوەشاند لە پشتی سەری یاریزان یوسف ئالوسیدا بەس کە چوومە سەرسەری دیتم یەکسەر گوتم ناتوانانی یەکسەر هاتمە دەرێ گاسی کوردەچیان هەیە یانێ شورتە کارگوزارە لەگەڵیانە گوتم سیروانە و کوڕەت تەواو ناتوانانی تەواوکە شتێکی زۆر ناخۆش بڵە کاپتن دوای ئەوەی کە ینی هەولێرت جێهێشت لە ئێستادا لە خولی نایبی عراق دوو گۆڵ پارێز لەو شوێنە یاری دەکەن کە پێشتر ماوەیەکی زۆر سەرنگ لەو شوێنە یاری کردووە ئیش دلێر و ڕێباس چ کۆمنتێک تێ لەسەر ئەو دوو گۆڵ پارێزە وڵی لە شوێنەشی دیکەش قسەم کرد لە بۆ کاگەر سەران عەبدوڵڵا لە ڕۆژنامە بوو بزانم گوتم خۆم لە هەواڵ و یاریەکان یانەوە شێولێر دەدەزمەوە ینی هۆکاری لە پشتەکە نامێ مەسەلەن گەمەکان ببینم یان هەر هەواڵێک دەربارەی ئەو یانەیە بزانم ئێستا لەو ئێستای من ئاوا باشە ئیدی لەبەرەوە ناتوانم مەسەلەن بڵێم ئاستیان بەو شێوەیە یان دەبوایە لەو شوێنە ئاوا بکەن یان دەبوایە مەسەلەن ئەوەیان ئاوای کردوە لەبەرەوە هەڵسەنگاندنم پێ ناکرێت تۆ کاتێک هەڵسەنگاندن دەکەی ئەدی تەواوی حرەکەتەکان جوڵەکان ئەو یانەیە بزانی لەبەرەوە ناتوانم بڵێم وەکو بڵێ داخێکە لە دڵت ماوەکەوە پاش جیابوونەوە لەگەڵ یانەکە هۆکارەکەی ئەوەیەکەوە ماوەیەکی زۆر یاریکردن لەو یانەیە ناکاوسێ مەسەلەن ئەتوو هەندێک شت هەیە ینی ئێستا ئیشی ما گۆڵچێتی تەرکیزە ئەتوو بە خلالی نەوهەت خولەک دەبیت تەرکیزێکی تەواو دەبی زۆرن ئەو گۆڵانەی کە دەیان بینم دەزانم گۆڵچێکە لە ڕووی تەرکیزەوە ئامادەنە بۆ گۆڵی خواردیە یان چۆن نمونەیەکی دیکە وەک شوفێری لۆرین دێتە بەرچاو گۆڵچی کە لە ڕێگایەکی خەت خارجی دەڕوە یەک سانیە خافڵ بوون یەکسەر لە دەستی بڕوا وەرگەڕێ ینی بەو شێوەیە دێتە بیرم ئیدی کە تۆ کاتێک پێویستت بەو تەرکیزەشە
نابی لێگەڕێی هەندێک شت هەیە هەندێک کۆکار هەیە شوخت لەو تەرکیزەتدا یان تیر لەو تەرکیزەتدا لەبەرەوە بێزگە لە هەواڵەکانی ئەو یانەیە ینی زۆر شتی دیکەش هەیە لێ دوور دەکەمەوە لۆی کە ئەمن باش لە بۆ یاریەکە ئامادەم یەکێک لە هەرە سەرچی ترین ئەو هۆکارانەی کە هۆکارە لەوەی کە ئاستەی باش پێشکەش بکەی دەبی پێش یاریەکان بە دڵنیایی بگەی دڵنیایی لە ئامادەبوونی تەرکیزەشتەوە و دڵنیایی لە مولا و دڵنیایی لە زۆر شتی دیکە دی لەبەرە هۆکارەیە کاپتن لەگەڵ یانی ئەمانەی بەغدا دەبینین کە سەرنگ زۆرترین کلینشیت لەیانەکە دەکات زۆرترین تۆپی بۆ دێت تۆپەکان دەگەڕێنێتەوە ئەو کاتانی کە سەرنگ گۆڵەکەی دەپارێزێ تیپەکەش لە ڕووی هێرشبەریەوە گۆڵێک تۆمار دەکات و دواتر احتیفاز بە ئەنجامەکە دەکاتن بەڵام دەتوانین بڵێن پێکاتەی تیپەکە بۆ شێوەیە نەبیندراوە ئەو پێکاتە بەهێزە بێتاوەکو ڕکابەری لەسەر پلیتەکانی پێشەوە یان خود نازناوەکە بکاتن ئامانجی ئەمانەی بەغدا لەو یاریانی کە ماوێتی چیە ئایا نیەتیەوەی هەیەکەوە بێتەیانەکانی پێشەوە بەورە ئەمانەی بەغدا وەک هەر یانەیەشی دیکەی خولی عراقی بارە داراییەکەی ئەم ساڵ وەک پێویست نییە ئیدی ئەوەندەی کە ئەمن ئاگادار بووم پاشەوەی کە دەیانەوێت فەریقەکە بنیادنێنەوە بەپێی ئەو پارەیە کە هەیەە لە بەردەستیانە فەریقەکە دروست دەکەنەوە جگەلەوەی زۆر لە مێژش بوو بەهۆی کەرەنتینەوە نەف یاریزانەکان دابڕابوون ئیدی اختیارکردنی یاریزان هەندێک کێشە بوو هەندێک یاریزان هەبوو ئەو دانیشتە زۆر تەئسیری لێکرد بوو کە هاتینە ناو خولی عراقی و سەربازگەرچی مەشقی دەرەچیشمان نەبوو سەرەتایەکە لە بۆمە زۆر زەحمەت بوو خەڵکانێک پیان وا بوو ئیدی یانێ ئەمانە ڕەنگە نەتوانی ینی بێڕکابەری بکە یان لەو پێنجتی پێی سەرەتابی ئەمە قسەشمان دەکردیان لەگەڵ ڕاهێنەرەکان لەگەر سەرپەرشتیاری تیپ کە پێویست ئەو تیپە لە بازاری گواستنەوە ڕێکخرێتەوە الحەمدلله هەندێک گۆڕانکاری کرا ئێستا لەو قۆناغی ئێستا بەهێنانی چەند یاریزانە گۆڕینی پیشەگەرەکان دەتوانم بڵێم ینی ئێستاکە چەند یاریەکە ئەوە لە تموعیمەیە ینی مە قۆناغی دووەمان زۆر باش دەست پێ کردیە کە ئەمە سەرەتا دوو دۆڕانمان هەبوو نە ئەوجارێ یەکسان بووین یاری دوێمیشمان بە هەماشیەوە برنەوەشمان هەبوو ینی جیاواز لەگەڵ قۆناغی یەکەم بەڵام دیسان ئەوە لە تموعی یانی وەرشی ئەمانە نییە کە بڵێم پێکاتەیەکمان هەیە کە ئیدی دەبی شەڕ لەسەر بەدەستێنانی نازناوەکە بکەین وەکو گوتم بارەداراییەکە و هەڵبژاردننی یاریزانەکان و ئەو کەرەنتینەیە کە ینی هەموو هۆکار بوو لەسەر یانی ئەمانە کاپتن گرنگی ئەو یانەیە بۆ ئێوە ینی لەو ڕۆژانەی ڕابردوو بینیمان بە بۆنەی یادی نەورۆزۆ بەهۆی ئەوەی کەەوە یانەکە خاوەنی سێ یارزانە یارزانی هەرێمی کوردستانە بۆنەیەک بۆ تیپەکە ڕێک دەخاتن کە هەست بەوە دەکرێتەوە گرنجێکی زیاتر بە ئێوە دەدرێت لەو تیپە هەندێک شت هەیە ینی کە گرنگی بە کەسێک دەدەی زۆر خۆشە ئەمن مەسەلەی تازیە فەرز نییە لەسەر برادەرەکەت خزم و کەسەکانت بێن بەڵام کە بوویتە شێوەی عادەتی ئەمن کە باپیرم مرد مامم کە ئیشی معمەل و لایلە نۆشتانە بوو چاوی لەسەرەوە بوو کە برادەرەکانی داهاتن ئەو چاوی لەسەرەوە بوو کە برادرە پۆلیسەکانی داهاتن ئەمەش وەکو شوانێک چاوم لەسەرەوە بوو کە لەو یانەیە لێیمە ئەوان بێن بسمە پێشوازیان نەهاتن لە خلالی هەموو ئەو ساڵانەی کە مەسەلەن ڕۆژی لەدایک بوونم بوو شتێکی ئەو تۆ نەبوو گرنجەکانی دیکە مەسەلەی ژن گواستنەوە مەسەلەن ڕۆژێک ئیسراحەت بن پاشیاری بوو یەک ڕۆژم پشووەگرن ینی مەبەستم لێرە چییە کە دێی لە یانەیەکی وەکو یانەی برایەتی تەنیا چەند یاریەکە یاریت لە بۆ کردوونە سوپرایزەکی گەورە لۆ دەکەن دڵخۆشن بە هاتنەبوونی تو کە تو لەو ڕۆژە لەدایک بووی ئاهەنگێکی گەورەیان کرد ئیدی کو مەسەلا من لە پێنا ئەو یانەیە قوربانی نادەم هاتنەوەشم ئەو زارە ئەوە بوو کە جێم لێ بوو کە یانەی وەرشی برایەتی
لەگەڵ ڕێزی تەواوم لە بۆ هەردوو گۆڵچێکە یان هەرسێ گۆڵچێکە یانی برایەتی گوتم ڕوخسەتەشان لێ دەخوازم مادەم دوو یاریان ماوە و ئەگەری بەسەر نەکەوتنیان هەیە دەچم ئەوە بوو قسەم لەگەڵ کاپتن حوسامیش کرد کە لە ڕێگەداهاتینەوە بەس الحەمدولillah ئەوە بوو کە ئێستا بەسەرکەتن پاش یاریەکەی چەمچەماڵ مەبەستم لەوە دێ کە ئەوان کە ئەوان بەو شێوەیە مامەڵە دەکەن ڕۆژ لەدایک بوونیان لە بیرە گرنجێکی تەواوت پێ دەدەن دەسەڵاتێکی تەواوت دەدەنێ یانی ئەمانەی بەغداش بە هەمان شێوە ینی ئەمن کە چووم گوتیان سەرنگ ئەوە یەکەم زارە لە مێژوویانەکە ڕێڕەوی ڕێز لە بۆ یاریزانێک بکرێ نەک کە تو تازە چیانەکە نا کە یاریەک ئاستم باش دەبوو دەرعیان لە بۆم کرد ینی لە بۆیان هینام لەلایەن سەرۆکییانەکە یاری مەسەلەن دووەم زۆر باش بووم و لە پێک هاتەی هەفتە بووم ڕاهێنەر داوای کرد کە سەرجەم یاریزانەکان پێش ئەوەی مەشق دەست پێ بکە ڕێڕەوی ڕێز دروستکان سەرنگ بە ناوتاندا بێ هەر هەمویان چەپڵە ڕێزانیان دەکردم ئەوانە ڕاستە شتی خۆش بوون بەس بارمیان قڕستر کرد ینی ئەوەنەوە برێم لەسەر ئەنجامەکە بنم دەبوو هەوڵدەم ئەو ڕێز و ئەو گرنگی پێدانت بمینێ ئیدی یانێ ئەمانە هات کە نەورۆز بوو چوومە مەشقەکان تەماشا دەکەم چپەک هەیە کەس نەستە ناو یاریگا لە ژووری خۆگۆڕین بن پاشان دەبینم کە ئاهەنگە چەند ساز کردێ بە بۆنەی نەورۆز کە بۆنەیەکی نەتەوەیە ینی هەموو شتانە شتی ڕەنگە خەڵک پێی شتێکی سادەبی بەڵام شتی زۆر گەورەنە کە وەکو نەخش لەسەر بەرد ئاوا لە دڵت دەمینێتەوە کە ئەو یانێت چەندە گرنجت پێ دەدا کاتن دەمێ ئەو پرسیارە بکەم کە خۆت ئاماژەیەکت پێ کرد ئێستا برایەتی گەیشتۆتە قۆناغی کۆتایی خولی نایبی کوردستان ئایا نیەتت هەیە یارمەتی ئەو یانەیە بدەی بگەڕێەوە یاری بۆ بکەی تاوەکو نازناوی خولی نایبی کوردستانیش بۆ یەکەم جار بەدەست بێنێ وڵای ئەو ڕۆکە چووم لە دەرفەتەکەم وەرگرت چووم لە بارگای یانەوەشی برایەتی بووم ئەو بوو کە لەگە بەڕێزیشت چاوپێکەوتنەکما کرد لێ ئەگەر دەرفەت هەبی لەبەر چنا ینی حەزەکەم ینی خزمەتیان بکەم چونکە ئەوان ڕۆژەکی زۆر سەخت لەگەر من ڕاوەستان ڕەنگە خەڵک هەبی بڵێ کاکە تو ڕابردووەکت هەبوو ئاستت هەبوو ئەوە بووی کە ئەوان داوایان کردوی چوو یاریت کرد بەڵێ بەڵام جۆری مامەڵەکە لەگەڵ من ئاوای کرد کە ئیدی منش گرنگی بە ڕۆژ بە ڕۆژیانەکە بدەم هەرچەندە لە پێشتریش من قەت کەم تەرخەم نەبوومە بەرامبەر بە هەر ساتێک لە ساتەکان هەمیشە بە هەموو بوونمەوە ینی گرنگیم بەو شوێنەدایە کە لێ بوومە بەس مەسەلەی برایەتیش ئەگەر بتوانم بکرێ مەسەلەن لەگەڵ یاریەکانی خولی عراقی تەسادوف نەکە لەبەر چنا ینی حەز دەکەم ئەمنیش بێم ئەگەر بێم ینی گەمەش نەکەم گۆڵچەکانی دیکە گەمە بکەن هەر بێم لێوێن دەروەکو تەشجیعێک لە بۆ یاریزانەکان لێوە بەڵێ کاپتن کۆتا پرسیارم لە بەرنامەکە سەرنگ دەیەوێ لە ئێستادا بەچی بگات کەوا پێی نەگەیشتووە ئامانجی داهاتوو چییە؟ دەمەوێت تەمەنەشی درێژم هەبی لە ناو وەزرشەکە لەبەر ئەوەی لە سەرەتا ینی سەرەتایەکی زۆر باش و ئەکادیمیم هەبووە بەوەی کە زۆر پابەندی مەشقەکان بوومە زۆر پابەندی خەو خۆراک بوومە دەمەوێت ینی ئەوەی کە چاندیتم بیدورمەوە ئەش بەوەیە کە تەمەنەشی درێژم هەبی لە ناو وەرزش و جگە لە تەمەن درێژەکە حەزەکەم کە ینی ئەو مەسەلەی ئامانج هەبوونە هەر درێژەی هەبیانی سەرەتا ئامانجم ئەوە بوو کە لەیانەیەکی باش یاریکەم کردم ئامانجم ئەوە بوو کە خولی عراقی بەدەست بینن ینی ڕۆژەکان خۆیان ئەبدێت دەکەنەوە تو جارێ لە دوو ئامانجێک دەڕۆی کە پێی دەگەی ئیدی نابی ڕاوەستی دەبی ئامانجێکی دیکە لە بۆ خۆت دیاریکەی ئینسان بەبێ ئامانج پێم وایە ینی مردووەکە لە بەرژی زیندوان ینی هەر گرێدانی ڕۆژەکانە ئیدی ئێستا لەگەڵ یانەی ئەمانی بەغدا دەمەوێت شتێک بکەین کە لە زوودا یعنی ئەمانی بەغدا نەیگەیشت بێ ینی ئینشاءالله بۆ چەند یاری مامانە دەمەوێت ینی لەو پێنج تیپە لەو چار تیپەی سەر و لیز بین ئەگەر دۆخەکە هەر بەو شێوێ بوو کە ئێستا تێدانە کاپتن ئەگەر کۆتایی شتێکت نابێتن زۆر سپاسان دەکەم سوپاسی هەموو ئەو خەڵکەش دەکەم هاندەرەکانی هاوشاریەکانم یانەوانی لە کوردستان یان
کوردستان بە تەواوەتی یان ئەو خەڵکەی کە ئێستش مەسەن لە شاری بەغدا یان لە هەموو شەقامی وەرشی ئەو وڵاتە زۆر خۆشحاڵم بۆی کە ئەو کۆمێتە جوانانەی لە بۆم دەکەن ئەو تەشجیعانەی کە دەمکەن ئەنی هەموو ئەوانە وا لە من دەکا ئیدی زیاتر و زیاتر خۆمان دیکەم و هەر جێگەی متمانەیان بم لە خۆی گەورە دەخوازم کە عاقبەت خێر بم لەگەڵ ئەو یانەیە کە ئێستا لێمە ینی شتێک بکەین کە شایستەبی بە ناوی ئەو یانەیە. سپاس دەکەین کاپتن، سپاس بۆ دەرفەتە ماندوومان کردی لە کاتێکدا کە لە پشوو بووی ئەگەر هەڵە نەبووم دوای بەرنامەش ڕاستەخۆ بەنیازی گەڕێەوە شاری بەغدا ئەماش ماندوون زیاتر دەکا بەڵام ئینشاڵڵا سەرنگ لەو ئاسە دەبینین کەەوە لە بەرزترین ئاز بێتن و جارێشتر بانگشتی هەڵبژاردەی عراق بکرێتەوە دڵخۆش دەبین بۆی کەەوە سەرنگ لە باشترین ئاز ببینین و لە قیمە بیبینین. سپاس دەکەین کاپتن. بینەرانی خۆشەویست ئازیز گەیشتینە کۆتایی بەرنامەکەمان تا دیدارێکی تر و بەرنمەیەکی تر بەخواتان دەسپێرین.